سڵاو لێ بێم کاتەوە باش. سڵاو لە ئێوە کاتی ئێوەش باش بە خێر بن سەرچاو. ئیشی تازە چی هەیە بەنیازی چیت؟ ئیشی تازە ئیشەڵڵا بەم نزیکانە ئیشێکی زۆر تایبەتی جوانمان بەدەستەوەیە فیلمێکی سینەماییە کە دەرهێنانی ئەژە عەبدوڵڵایە کە ئەمڕۆ لێرە ئەویش یەکێک لە فیلمەکانی عرض کراوە و یەکێک لە ئیشە زۆر جوانەکان بوو بۆ هیوایم کە بتوانین خەڵات بێنین کە من ئیشی مەیکەپ و دیزایانی جلوبەرگەکەم کردووە. ئەم فیستیڤاڵە بە باسێکی ئەوەش بکەم کە یەکێکە لە فیستیڤاڵە زۆر تایبەت و جوانەکان من دەستخۆشی لە ستافی ئەم فیستیڤاڵە کەم ماندوونە بن بەڕاستی ئیشێکی زۆر زۆر جوان و تایبەتیان کردووە کە تایبەتمەندیەکی زۆر جوانیە بوو کە کۆمەڵێ گەنج ژیان کۆکردۆتەوانە و کۆمەڵێ ئیشی زۆر زۆر جوان و تایبەتمان بینی و بۆ هیوایم کە ئەمڕۆژ کۆمەڵە ئیشی جوانی تایبەتتر ببینین. ئەماڵن لە شەڕێک کردو دەستشکاوە چی بووە؟ ئای دیلەن زۆر حەزم بە مۆزوعانەی منە. چی بووە بەدەست چێتی؟ کاکێکیان تووڕە بووم بۆکسم لە شتێکی یاو دەست گاڵتاگەوە. بۆکسە چییە؟ بۆکسم لە دەرگایە. ئەخر لەسەر چی؟ شەڕم کرد لەگەڵ کەسێکە سابە دەگەم بابە. نانە گاڵتاکەم ماوەیەکی زۆرە دەستم تووشی ئازارێکی زۆر بووە بەداخەوە کە دکتۆرەڵێ ئەبێ ئاگەو لێ بێ نابێت تەنانەت مۆبایلیشی پێ بگری. چۆن ئەگری بەدەستە چۆن نامانووسی؟ دەستی ڕاستمێ. ئەخی نامەنووسین بە دوو دەسە. ئاخر من هین بە قسەی دکتۆر ناکەم ئاخرەکەی ئەو شتە هەرەکەم ینی نازانم ناچارم چی بکەم. جا من چەپلێرنیم بەڵام زیاتر مۆبایل و جانتا و شتەکانم بە دەستی چەپەگرم. ئەمە دەردی پیریە یا چییە؟ وەڵاهی نانا کاکە من پیر نیم من گەنجم ینی ئەتەوێ بڵێ چی؟ خۆم لە هەموو کەسێ بە گەنجترە زانم با بزانی و لە هەموو کەسێکیش بە جوانتر ئەوە شتێکی تایبەتی منە. ئەم جلانەمە خاص بۆ ئەم فیستیڤاڵە بەکردەوە یا ئیکۆنە گەرمە کردوێتەوە؟ کەواکەم ئیکۆنە بەڵام ئەمانەی تر تایبەت بۆ ئەم فیستیڤاڵە دوو دەسی جلی کوردیم کردووە. جا من بۆ هەر ئیشێکم بۆ هەر چاوپێککەوتنێک بۆ هەر شوێنێک دەسێ جلی تایبەتەکەم یعنی جلەکانم کەمترین دووبارەیتیە بەڕاستی زۆرترین جلی کوردیشمە. لەوانەیە پیاوان خۆزگە نەخوازن بۆی کە زەواجە لەگەڵام لەبەری مەسرەفە زۆر گرانە. نانەوانیە دیلانگان هەموو جلەکانم بیگرە بە دوورینەکەشەوە بەوەڕ ناکەم 25,000 تێچوو بێ. ئەوەنە هەرزانە؟ کاکە من شتی هەرزانە کڕم چکە یەک جا دووجا لە بەریەکەم ئەتر بۆیە بڕۆم بۆ نییە کە پارەی زۆر بم بە جلێک نازانم هیوادارم بینەر خۆی بڕیار لەسەر جلەکانم بە و هەمیشە من جوانترینەکانی شەڵە بژێرم باوەڕم بەشتی قەرەباڵەخ و نازانم زۆر گران بەها ئەو شتانە نییە. من هەر خۆشم جوانم جلی جوانیشم لێ. ئێستا لەسەر قەناعەتی هەڵی جارێ پەلەم نییە بۆ زەواج؟ ئەگەر قسمەت بێ نا پەلەمە ئەگەر قسمەت بێ بۆ ناقەی چێکە خۆ منیش وەکو خەڵکە قابلە چییە؟ هیچ لە بەرنامەیان نییە؟ جارە هیچ لە ئارایان نییە ئیتر نازانم ئەویان قسمەت و خوای زانێ. دیلان هەمیشان پرسیارم لێگەیتەوە نازانم چیە مەوزوعە لە دوای هەموو چاوپێکەوتنەکانی تۆش زۆرترین نامەم بۆیێت داوای سەرگیریم لێکرێ. باشکەم بەختی گرێ بەختێ بکرێتەوە و ئێمە دەستی خێرمانێ بێ لە ئیشەکەیە. وەڵی تر ئەویان نایزانم خوای زانێ بەڵکو ئیشەڵڵا لەوانە خۆ پێیان ڕازی نەبێ. نا من حەدم نییە کەسێک بم لەو کەسانەی کە بە هیچ کەسێ ڕازی نەبم بەڵامی تر هەنێ جار قسمەت و نسیبە یان لەوانەیە ژیانی من بەو جۆرە بێت کە تۆزە قورس بێ بۆ من کەسێک هەڵبژێرم بۆ ژیانی خۆ.